هەنێک کەس دەرەچێڵە 180 زەرم کرد 3 دەفتەر زەرم کرد ئەوانە ئەسڵ ئەساسی نییە. ئەو دۆخی کە هاتە پێشەوە وەک باسەکرێ بۆ کەسانی پیشەی جۆرە و جۆر هاتوونەتە ناو کڕین و فرۆشتنی زی و ئاڵتون و بابەتانەوە. ئەمە چییە ئەم بابەتە؟ وڵای خۆی ڕاستیەکەی زانی چیە؟ ئەم بۆ سێ عەلەمەیە بەرزەوە بووە. ئەمە تر تقریبەن لە مانگی دەوە ئەم بۆ سێ ڕووی لە بەرزبوونەوە کردووە. یعنی سە کۆمەڵی خەڵکەیە شخصی خۆم پێم وتووە بە قسەمیان کردووە. بەس هەندێک کەسی شێ ئیسا تێت ینی بە 53 و 54 پەلاماری دا ئەوش کەمینەیە کە زۆر نییە بەستا هەندێک لە کەناڵ و پەیجەکان بڵاو ئەکرێتەوە کابرا ئەڵێ من ئەو نەزەرم کردووە یان سیارەم فرۆشتووە یان عەرزەم فرۆشتووە یان خانوم فرۆشتووە ئیتر ئەمانە ڕێزمەیە بۆ هەندێکیان ئەمانە دوورە لە ڕاستیەوە. ئەوە نییە کە بڵێ بەو شێوەیە زەرری کردی هاوڵاتیان هەیە زەرری کردووە خەڵکی کاسبێ خەڵکی بازاڕەکە هەیە زەرری کردووە بە سەبری لێ ئەگرێ وەگەونی قاڵبێکی کڕیوە ئیمڕۆی کڕێوبانی دابەزێ فەوری تێئیداتە زەرەر بەس عالی بازاڕەکە و عالی دوکاندار و کۆوا پیشەی ئەوانەیە نایبرۆشن بە زەرەر بەس هەندێک کەسەیە سێرەکەی پاری قاڵبێکی پێ بۆ کڕیوێتی بەس وەکو ئەوانەی ڕێزمێ بۆ هەندێک کەس هەندێک کەس دەرەچێڵە 180 زەرم کرد 3 دەفتەر زەرم کرد ئەوانە ئەسڵ ئەساسی نییە. ئیسا من شخصی خۆم ئیشی ڕۆژانم کردووە تقریبەن لە مانگی 11 خەریکم ئیشی ڕۆژانم کردووە ئیسفادەم کردو زەرم نەکردووە بەس هەندێک کەسەیە بڵێن بۆ نمونە هاتووە پاری قاڵبێکی پێ بووە 55 بە شەو پەلاماریاوە کڕیوەتی بانی دابەزیوە دایەتێ 45 یان بەیانی ئەو ڕۆژە کڕیوێتەوە بە 45 دابەزیوەتەوە فەوری ئێتەوە سەبرکە لێی دانە من بەچیوان ئەمە جیانیە ئەمە بەدەست خەڵکی باندبازەوە نییە بڵێن وەکو لیرەی سووریەکە بەرز و نزمی پێوە بکەن ئەمە بۆ سەی جیانیە ئاراستەی خۆی وەرگردووە بەرزبوونەوەیە بەڵێ ڕێزکاکە بۆ خوارەوە دا ئەبەزێت بەرزبوونەوەشی لە دوایە. باشە ئەوەی کە هەیە بۆ نوێڵێک کەسانێکە بۆ پیشیان مامەڵەکردن نەبووە بەڵام هاتوو مامەڵەیان کردو ئەمانە زەرریان لە قازانجەکەیان کردووە یاخوا زەرریان لە پارەکەی خۆیان کردووە هەیە ئیشیە بۆ ئیسفادی کرد بەس بازی ئیسفادەکەی ناکڵێ زەرم کردووە بەس هەندێک کەسی شەیە قاڵبێکی کڕیوە بۆ نمونە ئیمڕۆ کڕیوەتی بانی دابەزیوە داوێتێ زەرر ئایسا وەکو نمونە بۆ تێنمەوە خەڵگاگام لێ بوو خۆم هەم بوو نەمپرۆشت خەڵگاگام لێ بوو دا 29 گڵا ڕۆژە پێش 36 گڵای پێیا بوو کەوا بۆ سەکرایەوە 29 گڵا فەوری فرۆشی هەمووی نیو سەعاتی پێ نەچووە سعری خۆی سەبری نەکرد بەس هەندێک کەسی شەیە جۆم لێ لەم ڕاگەیاند و هەندێک پێی جۆمانەڵێ کابرا ڕێزمێ بۆ شوانانی ینی لە خەڵکی شوان ئەدەن ئەڵێ وەڵا کابرا گۆچانەکەی پێوە هاتۆزیوە کڕێ شوانی داما ئەوەیان پێوتم بۆ بەو لەونە نییە شوانی داما و پەنجاگڵای لە کۆبیدا بە خاڵبێزی و ینی وەکو وینێک سێرەکە وەکو بێڕێزێک سەیری شوانەکەن هەندێک کەس ئەڵێ وڵا کابرا مقابلەیەکە لەگەڵێ ئەڵێ وڵا کابرای شوان هاتوو بە گۆچانەکەەوە هاتووە لای مەڕەکەەوە هاتووە ئەمە هەر ئەسڵ وەساسی نییە ئەڵێ لای مەڕەکەەوە هاتووە چی پارەیە بۆ لە ماڵە هاوتێتی دادی هیچ ئەسڵ وەساسنی هەمووی درۆ دەرەسەیە کە لێرە بوون هەمویان کەسانی ماوەڵەکەی ناو بازاڕەکەتی خەڵکی تایە خەڵکی زۆر خەڵکی ئەنوایتە بەس بەو لەو نینێکەوە باسەکرێ ئیسا کابرا تۆ سێرەکەی مقابلەکەی لەگەڵە ئەڵێ وڵا فلان برادرم فلان کەسم فلان خزم ئەو نەزە نا هەیە زەرری کردووە ڕێزمەوەی کە تۆ ناسی بێتە زەرەکەت چەندێ بۆ قەبارەکەی چەندێ بووە ئەوەی کە زەرری کردووە من ئەوەی کەوادی بێتم برادر خۆم معنی دەقاڵبی هەیە بۆ سەبری نەکردووە دەوری 50 گڵا زەرری کردووە بەس دەخوا بەزێت دوای هاوردێتەوە دوای هاوردێتەوە دوای بەزیادی شەو کردێتەوە جێگاکەی ئیسا من شخصی خۆم بۆ خەڵکم کڕیوە لە 26 گڵا بۆ خەڵکم کڕیوە لە 26 گڵا 15 قاڵە بووە نزیکەی سێ دەفتەر خێری کردووە خوا نەیبڕێ ئیسفادەی لێ کردووە هەندێک کەسی شەیە ینی پێم وتووە لە 15 پێم وتووە لە حەبە پێم وتووە لە 25 پێم وتووە تومە هەر بارق دوام بکڕە لە ماڵەوە داینە نەیکردووە ئێتە هەندێک کەسی شەیە لە نزمیان نایکڕێ ئەچێت لە بەرزیە پەلامارێدا پارەی قاڵبێکی هەیە ڕێک ئەو ڕۆژایی کڕێ بەیانی سەبر ناگرێت ئەیدا 10 گڵا 6 گڵا زەرە چاوەڕی دەفتەرێکەکەنەوە مۆڵایی ینی هەندێ ئابووری ناس شکاریان بۆ کردو خۆی ئەوە تۆزێ خەڵکی تێکداڵێ تا وەنسەکەی تا 330 ئەڕوا واتە ینی تقریبن 107 گڵا ئەکات ینی ئەڵێ لە کۆتایی مانگی 6 بۆ 12 تشتی وان نییە ئەمە بۆ سەی جیانی هیچ عەقڵێکی تیا نییە ئەگەر عەقڵی تیابێ کەس زەرر ناکات ئەم بۆ سەی ئەگەر عەقڵی تیابێ کەس زەرر ناکات یعنی ئەڵێ کۆتایی مانگی 6 تا کۆتایی ساڵ ئەمە 107 گڵا بەخۆیەوە ئابینێ جا خەڵکەش لەگەڵ واکات تێ سێرەکی 50 گڵایە لە ماڵەوە ئیداتە زیو بەس بەو لەو نەش نییە سا هەندێک کەس ئەڵێ وڵا
فلان برادرم فلان خزمم فلان کەسم هاتووە بایسێ دەفتەری کڕی وەسا پارەکەی بۆتە 150 گڵا دەفتەر نییە زەرری کردووە خۆ هەیە زەرری کردووە ڕێزم هەیە بۆ هەندێک کەس زەرری کردووە بەس بەو لۆنە نییە شتی وانە بەسا خەڵکی بازارەکە خۆی لەبەرەوەی پیشەکەی ئەوەیە ئەیکڕێت ئێمڕۆ دابەزێ نایفرۆشێ تا نەچێتەوە سیاری خۆی